کەسێکی حکوومەتی دێتن بە خێراتی دەکەم کابرا نارێت دەست خۆش بی دەرێ وڵایەوە بیا بە خێراتی نەکرد کاکە ئەمنی هەمووانم لە هەمووانم ئەوی ژێکەکە لەو مجتەمەعی ئەوجا دزە پیاوچاکە مەلایە یەکەکە لەو مجتەمەعی هەرچێ بیتن ئەمە هەرچێ بێتن ئەمە بە خێراتنی دەکەین و ڕێزی لێ دەگرین ئەوجا کاکە دز لە محکەمەی حاکمەکان ڕێزی لێ دەگرن باش من لو لە خستەخانەی لۆ ڕێزی لێ نەگرم ئەگەر 100% بزانم دزە چه علاقی بە من هەیە کابرا زینای دەکات تووشی ئیلتیهاباتی سیفلس دەبیتن دێتە خستەخانەی ئەمە عیلاجی دەکەن ڕێزی لێ دەگرین کە دەزانین ئەو ئیشی لە ئەسنای زینای دروست بووە تێدەگەی ئەمە ئیشمە دکتۆری ئەمە علاقەمان نییە ئەوە قیامەت هەیە محاسبەی دەکە ئەمە چیشم هەیە خۆدەری ناکەم برێم بڕۆ ئینسانی پیسی ئەوها کابرا بەس لە زیناش توش بووە خۆمەوەش دەزانین تووشی سیفلیسی بووە دەرمانی دەدەینێ دەرزی دەدەینێ علاجی دەکەین کابرا ویسیتی خۆی بکوژ خۆی سوتاندیە ئاگری بە خۆی لە خۆی بەردایە ئەمە دێن مەرحەمی دەکەین دەرمانی دەدەینێ ئیشم ئەوەی ئەمە علاقەمان نییە قیامەت لە بۆ قیامەتی خۆی علاقی بە من نییە ئەمە خستەخانەینە مؤسسەی خزمەت گوزارینە دوو ئەمە ناومان خێرخوازی نییە لە هیچ دێکی دەبینیم نووسرابی خێرخوازی ناومان خێرخوازی نییە ئەمە خستەخانەی ئیستثماری تایبەتینە بەس ئامانجمان خێرە بەس ناومان خێر نییە ئەمە هەموو پارەکان دەدەین لە هیچ شتێکی ئیعفا نەکراینە لەکن حکوومەتی زەریبەی دەدەین هەموو شتەکان دەدەین هەموو هەر عملیاتێک بکەین حکوومەت 105 لێ دەستێنیتن نێگوتی ئەتو خێری زەریبەی مەدا شتی وان نییە فلەبەر ئەوەی ئەمە نازمان هەیە و مافمان هەیە فەقیرەکان ڕاستە نازی دەکەن بەڵام خاوەن پشک مافی هەیە ئەوانەی کە ئیشیش دەکەن مافیان هەیە ئەم هیچ کارمەندێکم نییە موچەی نەبی هیچ کارمەندێکم نییە موچەی نەبی کە کارمەند بیلەکنە من دەوام بکە بە سەعات بێ بڕوات موچەی نەبی ئەسڵەن باوەڕمان بە خۆبەخشینێ خۆبەخشێکنەمە مەمنوعە خۆبەخش قەناعەتم وایە فێرەکە لە گەنجان دەکرێتن کەس بە خۆبەخش وەرناگرین ئەمە هەروەری ناگرین بە خۆبەخش لەکنەمە مەمنوعە خۆبەخش بێ برێم خۆبەخشی دەکەم خۆبەخشی چی کابرا نەژنی هینایە نە زەواجی کردی نە پارەی هەیە پارەی ڕێیەکەی نییە خۆبەخشی چ ئەو فێرەکە لەو گەنجی دەکرێت ئەمە فێری ناکەین ئەمە فێری ناکەین یعنی خۆبەخش دەکەنەمە مەمنوعە وەکو تلیاچی ئەمە تلیاک تاعاملێکە خۆبەخشی دەکەین گوتیت هیچ کەسێک بەناوی خۆ بەس یارمەتی گەنجەی دێ فێرە ئیشی دەکەین فێرە ئیش دێ دەبێ فێر ببم تەنانەت پارەی لێ دەستێنم کە فێری دەکەم مانجە 100,000 دەستم 2 مانگ 200,000 دەکەم خستخانێکی ئیستثماری فێرە صناعەتەکەی بکەم پارەی لێ دەستێنم واضحە ئەو پارەش لە خزمەتی خستخانەی بەکاردێنم ئەگەر پارەکەم لێ نەستاند ئەو زۆر یارمەتیمدایە ئەوە زۆر یارمەت ئەگەر پارەکەی بۆ فێرە ئیشی بکەم پارەی لێ دەستێنم نەک پارەی دەدەنێ میهرەبانی دڵسۆزی و لێزانی